مرحبا تماشمان هجای ایشب میوان ما کک زکریا هورامی اندام کنکه لباشور کردستان لی نکا اوجی کوچبر بو پانابر بو هات قناده از باورم 2021 ده هات ام کک زکی پیشی ام ناس بکن تو کی جکی جان ازانم تل باشور لی تل کدره تل باشور چرده که شغل تا چبو بکه ماسی توانج مارا بیجی دوراجی امیوارن سر روشا باشور کردستان پر باشە سلااوەڕێز لە جەنابێت هەواڵ سلااوەڕێز بۆ سەرجەمبینەرانی تەلەڤیزیۆنیژی میتیڤی میتانی بالێ ئەز باشووری کوردستان هاتم باژارێ حەلەبچە تقریبا 8 مانگە مەسکە نەدام من شغلە من لە باشووری بەرێ ئەندامی لاوان بووم بەرێ ئەندامی لاوان لە چەند حزبێک کارێمە کرد پر حزبێ چەپ بوو حزبێ شوێعی بوو بەرێ بوومە بەرپرسە ئەنجومەنی ڕێکخراوەکانی حەلەبچە کە 32 ڕێکخراو لەوێ بوون 32 ئەنجۆ کارێمە 2 ساڵ بەرپرسێوان بووم پشتی وی بووم بە لە وەزارەتی ڕۆشنبیری من کار کرد لە بەڕێوەبەرایەتی لاوانی حەلەبچە بەشی مدیری وردبینی بووم لەوێ پشتی وی کارێ من هاتمە کەنەدا ئەس 8 مانگە لە کەنەدا ژیان دەکەم و 12 ساڵیشە ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان تبخێراتی تسەر سەراسەر چاوێ هاتی بۆ چەت کوردستان بەردە هات کەنەدا ئەس من ڕاستی من زەوج کرد ینی من هاوسەریم پێگەنا ئەنجامە هاوسەری پێگەنا هاتمە کەنەدا من 2016 هاوسەریم پێگەنا بەلێ نکاکەک ڕەوشە کوردستانی چاوایی ڕەوشە باشوورە کوردستانی چاوایی یانێ ئەم هەرۆ تشتێک دەبیزن ئەم گەلێ کوردستانی لە کانادا تزانە پێشی ئەس بێژم ji بۆ me کوردستان ne çar parçeyî کوردستان tek parçeyî dijmin parçe jî bike sinûra têxî jî lê em parçekî Kurdistanê pêşî Kurd gere di mêjiyê xwe de Kurdistan bike perçek ke ew jî bibin yek perçek yek dil ji bo Kurdistanî û Kurdistanî şer bikin tekoşînê bikin ji bo rewşa Kurdistanê anha çi dibe çi nabe yani gelek tişt dibêjin ama em tiştê xweşî nabîjin tu kanî ji me çi bêjî duya ڕاستی ئەس هەموو کوردستان چووم چ ڕۆژهەڵات چ باشوور چ بە ڕۆژاوا چ باکوور و هەموو باژێڕی ئەس چووم ڕەوشی بە تایبەتی باشوور ڕەوشی پڕ گرانە ئێستا ڕەوشی سیاسی باش نییە ڕەوشی دیبلۆماسی لەگەڵ وڵاتی عەرەبی باش نییە ڕەوشی هەرێمی کوردستان بێژین لەگەڵ عێراقا حکوومەتی عێراقی باش نییە ڕەوشی پڕ خراپە ڕەوشی گوزەرانی خەڵک خراپە باش نییە چونکە وی موچێ وان نادەن ئەوە چەند مانگێکە موچێ وان نییە وە فەرمانبەر زۆربەی گەنجەکان کۆش دەکەن بۆ دەرەوەی وڵات ینی ئیش و کار و شغل نییە ئەویش ڕەوشێکی پڕ خراپە بەڵام لێرە خراپتر لەوەیە کە هەندێک حزبی باشووری کوردستان کە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە لەگەڵ کۆمپانیەکاندا واژووی چەند ساڵیان کردو بۆ بژێوی ژیانی خۆیان حزبەکان و چەندین کۆمپانیای بیانی وەکو تورکی و ئێرانی لە باشووری کوردستان هەن ئەو کۆمپانیانە تەنها خەڵکی خۆیان دادەمەرزێن بۆیە گەنجەکان و ئەو لاوانەی کە قوتابخانە تەواو دەکەن یان بێکارن ڕۆشی وان خراپە دیان کۆش دەکەن بە ئەوروپا یا هەندێک لە ڕێ دەبنە خۆراکی ماسیەکان لە بەحرەکانە
دەخنکێن یان هەندێکیان دەستگیر دەکرێن و دەگەڕێنەوە بەڕاستی ڕەوشی باشووری کوردستان بە تایبەتی پڕخراپ. بەڵێ ji بۆ چ خراپە یانێ ئیستا ئەتوانین بێژین کە لە کوردستان پەترۆلەیە و ئەزانین لە کوردستان پەترۆل ئەفرۆشن تورکی و ئەزانین لەوێنە لە کوردستان ئەندستریال تشتە ئەندستریال تونە یانە هەر تشت لە دەربایی وڵات دێ ڕاستە یەکەم سیستەم نییە لە باشووری کوردستان سیستەمێکی دەوڵەتداری سیستەمێکی حکومڕانی سیستەمێکی پەروەردە نییە ئەوە نییە و غەڵەتە چونکە و خۆشەویستی بۆ نیشتیمان نییە ئەوە شتێکی پڕ خراپە و تەنها حزبی باشوور بۆ گیرفانی خۆیان دەبێت بۆ ملت نابێت با بڵێ نەفت هەیە نەفت لە چەندین ساڵە لە باشووری کوردستان هەیە بەڵام بۆ ملت نییە تەنها بۆ چەند حزبێکی سیاسیە و حزبی سیاسی هەندێک کەسایەتی دەوڵەمەند دەبن بۆی و خەڵکێکی هەژاریش دەژی بەڵام لەوەشدا ئەگەر سیستەمێکی سیاسی و عەدالەت و دادپەروەریەکی باشە بواە دیار بوو ملەتێکیش بە جوانی دەژی بۆیە سیستەم نییە و هەم ملت لە هەژاریدا دەچێت و هەم سەرمایه‌داریش هەندێک سەرمایه‌داریش پارێوان باشە بێت بە دەوڵەمەندە بن و ڕەوشەکە بۆ شێوەیە بۆیە چەند پەترۆل هەبێت چونکە سیستەمێکی دادپەروەری نییە پڕ خراپ. ئیستا لە ڕەوشە ئیرۆ ڕەوشە ئیرۆدا ئەو تزانە هەلبژارتن چێبوو لێ دیسا قەدەپە و کەنەکە گۆران هەنە گرتن گەلێ کوردستان گەلێ باشوور یعنی ناخوازە ئەو سیستەم بگۆڕە بۆچێ وا لەی وەک مردیە لە ماڵە یعنی ماڵاغەیی بێ دەنگێ بێ حەسێ و خەبات تونە ئینسان لێ مێزە دەکە مەسەلا دەبێت تمش خوڕ ڕادکەبن و دخوازن ڕاکەبن یعنی بەلکی ئەس خەلەتم تژ باشووری کوردستانەیە ژمەر بێژیانە ئەم چما وا دەبینن ئەو بڕاستی گەلێمە باشوور وانە ئەنیا ئەم خەلەتن خۆی گەلێکی باشوور لە مێژوود کۆندا گەلێکی بە هەموو کوردستان گەلێکی وشیار بوو باشوور بە تایبەتی گەلێکی وشیار بوو ئەگەر بیرمان بێت ڕژێمی سەدام چەند زەڵم و زۆر کرد لەسەر باشووری کوردستان نەیتوانی گەلی کورد فۆت بکات چونکە 5,000 ئینسان لە حەلەبچە شەهید بوون 180,000 ئەنفالدا و هەموو شەهیدداد کوردستان سەری خۆشۆر نەکرد بۆ حکوومەتی عێراقی بەڵام ئێستا حکوومەتی کوردی بڵێن پەرلەمان حەزر هەڵبژاردن بووە بەس هەتا ئیرۆ ئەوە تا حکوومەت چێ نەبووە حکوومەت نییە ئەنی حکوومەت پەرلەمانەوە تا هەموو حەزبەکان سیاسیەکان دەنگی خۆ هێناوە بە تایبەتی یەکێتی و پارتی و تا ئێستا حکوومەت چێ نەبووە ئێستا مشکلەی گەورە لە ناو ماڵی کوردایە مشکلەوەیە پارتی و یەکێتی جۆر نی پارتی و یەکێتی لەسەر مێزێکی گفتوگۆ دانانیشن ئێستا بۆ نمونە سەرۆککۆماری عێراق پشکی کووردە ئێستا پارتی و یەکێتی ڕێک ناکەون لەسەرەوەی سەرۆککۆمارێک دانێن ئەویش مشکلەی پارەیە سەرۆککۆمار چەند داهاتی هەیە سەرۆککۆمار چەند ڕاوێژکاری هەیە چەند پاسەوانی هەیە چەند موچە وەردەگرێت کێشەکە ئەمەیە کێشەکەەوە نییە وەکو کوردێک بێت لەوێ سەرۆککۆمار بێ بەڕاستی بەرێ ئەمجلات سەرۆککۆمار بوو پڕ باش بوو و هەندێک تا حەدێ مشکلەی کورد پڕ باش بوو بەس دوایەوە کەسی دی نەهات سەرۆککۆمارێکی پڕ باش بێت و حەقی کورد بدا فەرموو لە سەدا 60 خاکی کوردستان ێستا لە بن دەستی عەرەبدایە سەرۆککۆماری شیوی چییە وەکو کوردێک بچێتەوێ سەدا 60 خاکی کوردستان بن دەستی عەرەب بێ و سەرۆککۆماری من بۆچی بێگە کورد بێ با کورد بێ یعنی مشکلەی ئەساسی کورد چەند پارە دەبەی بۆ خۆ چەند نەفت دەفرۆشی دەبەی بۆ خۆ ئەوە گرنگە لە لای حزبی سیاسی ملت گرنگ نییە قسەی تۆ پڕ جوان بوو
ملەتی مەش هوشیار نییە ئەگە ملەتێکی پڕ هوشیار بووە باشە ڕژێمی سەدام 5,000 شەهید حەلەبچەدا چەندین ئەنفال کرد خەڵک سەری خۆشۆڕ نەکرد چما دوو پارتی سیاسی هاتنە یەکی پشتگیری ئێرانە یەکی پشتگیری تورکیایە و ملت هەموو ملت فەرم و غاز نییە نەفت نییە خواردن نییە موچە نییە لە کوردستان نفت غاز ئەشینن دەربا لێ ژە بۆ کوردستان نینە ینی من هەواڵێ من تەلەفۆن کرد بۆ من ودی هەوا زەکەریا ئەس 8 دانە سەعات سەرێ بانزین بووم پەترۆل بووم بکەمە ناو عەرەبێ خۆ 8 سەعات تۆ 8 سەعات لە هەر وڵاتێک کار بکەی $100 پەیدا دەکەیت بەڕاستی تۆ 8 سەعات بوەستی بۆ 20 لیتر بانزین و هەموو خاکی کوردستان هەموو زێڕە هەموو نەفتە ئێستا خەڵکەوەی نییە چونکە لەبەرەوەی سیستەم نییە دەست لەبەرەوەی حکومڕانیەکی پڕ گەندەڵە ملەتیش برسی دەبێ بەڵام ملت ئەگە ملەتێکی هۆشیار بێ تەبان حکوومەتێکی هۆشیارێکیش بەرهەم دێنێ بەس ملت کە هۆشیار نەبوو و حکوومەتێکی گەندەڵ بەرهەم دێت ئیستا باڵام کشاند 2 ساڵە 3 ساڵە تورکی تم بە بۆمبەباران لە کوردستان بۆمبەباران دەکا دوای کە ئەزانم چەند قەرەقۆڵ و تەسیسێ عەسکەری لە کوردستان هەیە و کەسی دەنگێک خۆ ناکە کەسی نابێژە یانە ئەو عەسکەریە تورکێ و میتێ ئیستخباراتە تورکێ بۆ چ لەگیرەیە بۆ کوردستانێ ڕاستە ما وەکو پەرلەمانی کوردستانمان هەیە و حکوومەتمان هەیە ئەنجومەنی وەزیرانمان هەیە سەرۆکی هەرێممان هەیە ئەمانە بە دەنگی خەڵک چوونەتایەوێ خۆی تا ئێستا پەرلەمانی کوردستان چەندین حزب هەیە ئۆپۆزیسیۆنیش هەیە لە ناو پەرلەماندا ئەوان نابێژن وی حزبی تورکی چی دەکات لە کوردستان یعنی ئیشی وان چییە چەندین جاسوس هەیە چەندین فڕۆکە هەیە چەندین تۆپ و تەیارە هەیە ڕۆژانە خەڵکی کوردستان شەهید دەکەن هەر لە شوێنی قەندیل لە قەڵاتزێ لە شوێنەکانی تر هەموو هەواڵی مە هەموو کورد هەموو باشوور کامپێ مەخمور یعنی کەمپێ مەخمور سەرە ڕایەوە دژمنی مە تورکیا کەمپ بردۆمانەکە بمبابارانەکە خەڵک شەهید دەکا زارو شەهید دەکا و حکوومەتی کوردیش دێت چواردۆری کەم دەگرێت نەیاڵێ هاریکاری بچێ بۆ خەڵکی کەمپەکە ینی چەندین ئابلوقە هەیە لەسەر کەمپی مەخمور چەندین ئابلوقە هەیە لەسەر شنگال ئەو هەموو نەکبەتی و داماوی و ماڵوێرانی و دەردسەری بەسەر شنگال لە هات ئێستش فڕۆکەکانی تورکیایەن شنگال بردۆمانەکەن و زاروی یەزیدیمە شەهید دەکەن هەواڵی مە شەهید دەکەن ژنێ مە شەهید دەکەن خوشکێ مە شەهید دەکەن ینی پەرلەمانی کوردستانیش دەنگی لێ نایە یعنی یە قسە ناکە سەرۆکایەتی هەیە قسە یانێ ئەو یانێ بۆ چ قسە ناکەن بۆ چ نایژن بۆ چ مەسە عێراق ئیران داخوانیان دان تشتە هەنێک دەولەتێ پارلەمەنتێ یوروپ داخوانی دان گوتن ئەم تورکی شەرمەزار دەکەن لێ ئیستا لە ئوکرانیا شەڕ هەیە 4 ڕۆژە لێ دنێ لە سەدی 90 دنێ گشت هەموو لە هەمبەر رووسیا بیە یەک لێ لە کوردستانێ هەرۆ بۆمبەباران هەیە هەرۆ لە باشوورەیە لە باکوورەیە لە ڕۆژاوە هەیە بە سەدار کەس شەهید لێ ئەv دنێ کەس دەنگی دەرناکەوێ کەس پێشگیریگی نادێ کووردا سەبەمە سەدەماوی چی یانێ سەدەماوی نەیەکتیە کوردایی ji bo wî or سەدەماوی تورکیە ئەمبێژن ئەندامێ ناتۆیە لێ ئیران نە ئەندامەی ناتۆیی ئیران هەرۆ
4-5 خۆرتێ کورد دا لە دەقینێ یانێ تشتێک عجێب لە کوردستانê عجێب دەبێت لێ ئەمجی بڕاستی تێناگێژێ. خۆی لە ڕاستیدا لە باشووری کوردستان ئیمزای ڕێککەوتنێکی نهێنی کراوە 50 ساڵ تورکیا نەوتی کوردستان ببا بۆ خۆ 50 ساڵ بەێ 50 ساڵ ئەوە دوو ڕێککەوتن کراوە کە تورکیا حزبی سیاسی بە تایبەتی قەدەپە و یەکێتی تورکیا وان بپارێزێ چووکە دەزانن وان نامێنن دەستی ملت ئیرۆ چەند 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ کەسی دی 30 ساڵە حکومڕانی وان پر سەقەتە بیژم یانە 100,000 پێشمەرگە هەیە 100,000 ئەو پێشمەرگە چێکەکەین یانێ پێشمەرگە ئەس بێژم بەری پێشمەرگە گشت لە چیا بوون ئەرێ لە دەشتن لە ناو باژێرن لێ ئەیتم ناکەن یانێ وەک ئەسکەر وەک گەریلا وەک قۆماندۆ وەک لەشکەرێ دنێ ئەوانە پێشمەرگەی ئێمە چێکەکەن یانێ ڕەوشە تۆمە خۆی یەکێتی کوردان لە ناو کوردستان لە بەلا باشووری کوردستان نییە چونکە تۆ سێرکە ئێستا هێزی یەکێتی هەیە هێزی پارتی هەیە هێزی دیس حزبی سیاسی هەیە هێزی ڕۆژ هەیە هێزی نازانم چی هەیە چەندین هێزی تر لە باشووری کوردستان هەن ئەم هێزانە لە ژێر هەیمەنەی سیستەمێکی حکومڕانی تەواودانین ئەم هێزانە بە ئەمری حزب دەجوڵێن کە بە ئەمری حزب جوڵان بەو شێوەیە دەبێت تورکیا دێ بۆمباباران دەکا ئێران دێ کۆیە بۆ خەڵکی ڕۆژهەڵات لە کۆیە شەهید دەکا لە زەڕگوێ شەهید دەکا و حزبی سیاسیش دەنگێ ناکات لەبەرەوەی تورکیا چەندین حزبی سیاسی باشووری کوردستان دەپارێزێ چەندین ڕێککەوتنی کۆمپانیای وان هەیە لەسەر پترۆل لەسەر پارە ئێوان بێدەنگ دەبن چ شتێک کە کەوتە ناوپارەوەوان بێدەنگ دەبن جاران لە چیا بوون بۆ کوردایەتی بوو بۆ خزمەتی ملت بوو ئێستا ئەوە نەماوە لە باشووری کوردستان ئێستا کێ دەخوازێ پشکی خۆ ببێتە وەزیر ببێتە پەرلەمانتار بۆ گیرفانی خۆنەک بۆ ملت ملت بۆ چێ ڕێی ئەدات ئەوان مەسە ئەزانم هەنە سوسیالیستانە هەنێک ئەندامێ ئیشتە وڵات پارێزێ بڕاستی وڵات پارێزێ کوردانە ئەو مەسە قەدەپە لە شەنگاڵ بۆ چێ چار ملت وەکیلی چەند ئەندامێ پارلەمانت ستەند ئێمە نەستەندمان یانە گەلێ شەنگالێ چما نەستان چما قەدەپەستان li cêgê direjê erronî qedepe estînê duwa ew yeneke duwa ew goran hîntir hizbî îslamî lê tiştek kêmasiyek heye yani kêmasiyek di nav de di nav endüstriyel de di nav ez bêjim di nav têkelî gel de heye yani ئێمە خوا ناتوانین بگیرین گەل یان ئەم نەکانە خۆ بگیرین گەل ئەم بێژن هەڤاڵ بۆ هەڵبژاردننی یەکەم درا خەڵکی وا هەبوو تەزویری پڕانی دەکرد ساڵی 1992 دەنگ دەدا 20 دەنگ دەدا وەکو کورد بەڵێم ئەمە سیستەمێکی خراپ بوو ئەمە گەندەڵیەک لەوێ وەسە چاوەی گرت بەرێوی انتخاباتی آخر کران لە سەدی 42 خەڵک دەنگدان لە سەدی 58 خەڵک ناچوو بۆ دەنگدان ئەوە پارتی و یەکێتیە بێ بزانن یعنی بەرێ پارتی و یەکێتی ئەگەر 100,000 دەنگ بهێنایە 200,000 دەنگ بهێنایە ئێستا 50,000 دەنگ دێنن یعنی خەڵک ناچێت دەنگ بدا بەوان بەڵام دەبێت ملت وشیار بێ کە دەنگ نادا بەوان دەنگدا بە یەکێک بوو گۆڕانکاری چێ بکە چونکە ناکرێت 30 ساڵە حکومڕانی یەک سەرۆک دەبینی یەک بنەماڵە دەبینی یەک کەس دەبینی ئەمە نابێت ئەمە حکومڕانی لە دنیادا دەبێت بگۆڕێ دەبێت دەستا و دەست بکە 30 ساڵە 30 و چەند ساڵەوان حکومڕانی دەکەن حکومڕانێکی پرگەندەڵ دەکەن لێرەوە دەبێت خەڵکی باشووری کوردستان پڕانی وشیار بێت یعنی ئیرۆ
سەردەمێکی ئەتەرنێتە، سەردەمێکی تەکنەلۆژیایە، سەردەمێکی دنیابینینە. خۆ بەرە 30 ساڵی دی ئەوە نەبوو من و تۆ ئێستا دانیشین وە یەکتر ببینین و نیقاش بکەین. ئێستا دنیا گۆڕاوە و زوو بە زوو دنیا دەگۆڕێ. دەبینیت بە شەو ڕۆژێ شارێ دەگیرێت، یعنی پڕانی وجود دەکرێت شارە دەگیرێت. جاران لە شەو ڕۆژێکە دوو گوند نەدەگیرە چونکە سیستەم وابوو، ینی وەکو بڵێ هێزی ئەسکەری هێزی حکومڕانی وە. بەڵام لە باشووری کوردستان ئەو شتانە نییە. هەڤە لە باشووری کوردستان فکرێکی ئایدۆلۆژیایەکی تەواو بۆ تێڕوانینی حکومڕانی نییە. ئەوانش پڕ غەڵەتە. حزبی سیاسی کە هاتنە ناو لە شاخ بوون ببوورە هەواڵ کە لە شاخ بوون هاتن لە ناو شار تا 30 ساڵە بە عەقڵیەتی شاخ ئەوان ژیان دەکەن. ئەوە خەڵەتە، ئەوە سیستەمێکی پڕ خەڵەتە چونکە سیستەمی شاخ گۆڕا. ئێستا سیستەمی ترە، سیستەمێکی جیهانیە، سیستەمێکی گۆڕانکاریە، سیستەمی دیموکراتیە، سیستەمی لێکتێگەیشتنە عەدالەتە و بۆ ملت چ بکەی بۆ ملت ئەوە باشە. بۆ تۆ بژم یانە ئەو چەند ساڵە پەکەکەیش لە وێنەیە لە باشوورە کوردستانە لە کاندیلە و 45 ساڵە لە چار پەرچەی کوردستان شەرەکە دیتنێ گەل لە باشوور هەمبەر پەکەکە چێکە ئەزانی پەکەکە چوو ji bo Şengalê çû şer kir, ji bo Hewlêrê şer kir, ji bo Helepçe şer kir, ji bo yani pekeke li köyne cêgek şer hebe ji bo Kurda eçê şereka. Lê problem çîkeke ew gelê başûr çitom li pekeke enerê çêkê jê yani bo pekeke çêkê jê û pekeke li wrê çêkeka. خۆی هەواڵانی پەکەکە خەباتێکی باش دروست بۆ کوردستان ئەوان خەبات دەکەن. هەواڵان لە شنگال، لە مەخمور، لە کەرکووک، لە دژی داعش، دژی حکوومەتی عێراقی هەردەم شەڕێک بوو بە دژی کورد هەواڵانی پەکەکە لەوێ حازر بوون و دیفاعیان لە گەلی کورد کردووە وەکو گەلی کورد. بەڵام هەر دەقێک باشووری کوردستان حزبی سیاسی باشووری کوردستان ئەوان ئارام بوون ئەنجا دێن دژی پەکەکە دەبنەوە. کاتێ شەڕ بێ بەرامبەر باشووری کوردستان ئەوان پەنا دەبن بۆ پەکەکە دەبێژن وەرن دیفاع لە گەلی کورد بکەن. ئەوان دێن دیفاع دەکەن. بەس ڕۆژێک کە ئاشتی بوو هیچ شەڕ نەبوو و شەڕ هێز لەسەر باشوور نەبوو ئەنجا حزبی سیاسی دێت ڕەخنە لە پەکەکە دەگرێت دەڵێت تۆ بڕۆ تۆ کوردستانی. تورکیا هاتووە هێزی خۆ داناوە کۆمپانیە 5,000 کۆمپانیای تورکی لە باشووری کوردستان هەن 5,000 کۆمپانیا. ئەس هەورامیمە، زمانی من هەورامیە، زمانی دایکە من هەورامیە. من مەمنوعە بۆ من لە حەلەبچە هەورامی قسە بکەم، بەڵام مەدرسەی تورکی لە ناو حەلەبچە هەیە و خەڵک زاروی خۆ دەبێ فێری تورکی دەکەن. ئەس زمانی خۆم بیرکەم وەکو زمانی هەورامی. بەس دەوڵەتی تورکیا قوتابخانەی خۆی هێناوە لە ناو شاری حەلەبچە کردووە. لە ناو سلێمانی چەندی قوتابخانە هەیە، لە ناو هەولێر هەیە، لە ناو دهۆک هەیە، هەموو قوتابخانەی تورکین. کونسوڵی تورکیا دەبێژێ کەس ناتوانێت هێرش بکاتە سەر کەرکووک چونکە کەرکووکی ئێمەی. حکوومەتی کوردی بزەی لێوە نایە. ئێوەش پڕ خراپە. حزبی باشوور تورکیا هەچی بێت بڵێ ئادەی بدەن لە پەکەکە دیارە دەدەن لە پەکەکە و دژی پەکەکە قسە دەکەن، دژی پەکەکە هەڵوێز دەگرن، دژی پەکەکاڵێن ئەمانە بۆ ناچنەوە خاکی خۆیان. خاکی کوردستان خاکی هەموو میلەتە، خاکی منە، خاکی تۆیە، خاکی هەموو کوردستان خاکی هەموو کوردستان. هەموو میلەتێکی کوردستان دەتوانێت لە کوردستان نابژی، لە هەر کوێکی کوردستان بخوازێ دەخوازێ لەوێ بژی.
ئەس من و تۆ هاتوون لە کەنەدا ژیاوین کەسێ هاتوو بە من و تۆ بڵێ بۆ لە کەنەدا ژیاوی نا چما ئەز بچمە شارێک پەکەکە هەواڵێکت بچێتە قەندیل بژی لەو شاخە بژی تۆ بێت تیارەی خۆ بێنی جاسووسێ خۆ بێنی وی هەواڵان لەوێن وی هەواڵان لەوێن لەو شوێنە بدە هەواڵێ مەشەهید بب بەڵێ ئیستا بۆ تشتێک تێ بۆت بیژم گەلە گرنگێژە بۆمە منتم ئەیژم هەرتم پارتی ڕێخنستن حەزب کی چێ دەگەل بڵا بگەل لێ پێشی ئێمە پێشی کوردستانینە ڕاست یعنی دلێمە ڕحێمە زمانێمە کوردستانیە دخوازی سۆری بێت دخوازی گۆرانی بێت دخوازی هەولێری بێ بە چ زراف دەبێت زازاکی بێ کورمانکی بێ بە چ زراف دەبێت برا زرافێمە هەبێ زەنگینیەک پڕ خۆشە پڕ مەزنە بە زمانی کوردی بڕاستی پڕ و پڕ مەزنە دەریاک مەزنە ئەم نکانن تێدا ئاژنا بکن چونکە ئەم ئێمە زمانی خۆ بەڕاستی باش نازانین من لاخۆم شەرەمەکەم کە من ناتوانم سۆرانی باش باخبم کورمانی باخبم یانێ ئەخوازم بەعلمم پێشتە بخەم و بە سۆرانی پرۆغرامە چێکم بەڕاستی dilek mezin di dilê me de heye lê nika problemê me herî mezin Tirkiye li Şengalê dixe Şengal warê bav û kalayê li Maxmûrê dixe li Qandîlê dixe li Awaşînê dixe yani li her ciyê lê dixe lê tevahiyê dünyayê deng tuneyê navbera Kurda jî deng tuneyê û hinek jî dibêjin PKK bi hizî şabî reyê ji bo wî işte Şengalê mesela hoqa jê hez nakin işte li ciyek di bi İranê reyê min ezanim kî qasî ki ezanim be sedan belkî be 10 sedan endamê PKK li İranê di girtîgahê de ne gelek endamê wan hat dardekirin tu çi dibêjî yani tu çû İranê jî ez zanim tu çû Kurdistanê Rojhilat Rojava ez çûme Rojhilat çûme min beşdarî Kobanî kir beşdarî Efrîn kir ez çûme harîkarî wî bûme lerzê Kirmaşan bû salê 2011 bûme lerzeyê wan bû ez çûm wekû harîkarî endamê Kongrê Netewê Kurdistan hemû bajarê Kurdistan ez çûm Rojhilatî Kurdistan hikûmetî rejêmî Êran çendîn sal dijî Kurd e dijî Kurdistanê Rojhilat e çi dibêje li mêjûda dibêje bi Kurd bi gencê Kurdistan dibêje yan debê bên taran zimanê xwe û hemû tiştekî xwe bîkin bên lewê milê xwe şorkin li berdem restoran û ewana xizmetê Fars û Türk û wana bikin yan dibêje biçin kolberî bikin bo nanê sikê xwe eger rojek fîşekekî pazdarê letan bidrê bikujrin yan debê bibine caş yan debê tilyakê bikirin û muhtad bibin rojane tilyakê xwe bikêşin û muhtad bin ema îşûkarî hikûmetê Êranê li ser genc Rojhilat hizbê PKK û hevalanî pijak dixwazin wî bîroke nemêne dixwazin bîrokeyekî baş û gencî Rojhilat piranî bîr bikenewe ez heval tişte bênim bi bîrî to من شش endamê Kongrê Netewê Kurdistan bûm şeş kobûnewe legal Partê Rojhilatê Kurdistan min neqaş kir legal komala du komala heye legal du demokrat û kesekî keş bi hizbê komünîstê Êran ve hevalanî pijakîş bira gencî me li Rojhilat hemû li sêdare dedirin edam dikirin li ser destê rejêmî Êran êwe wekû hemû partî siyasî kok bin wî berê Trump serokê Amerîka bû Trump dixwast Êran birûxe wî Êran sîstemê Êran nemêne
ئێوە وەکو حزب باشووری وەکو حزب ڕۆژهەڵاتی کوردستان یەک بگرن و لەسەر ڕەوشی ڕۆژهەڵات وی سێدارە نەمێنێ وی سیستەم نەمێنێ وی خەڵک لەسەر ئەو لە ژێر ئاڵای ئەو ڕژێمە ڕزگار بێ. وی ساڵی بەرێ ساڵی 2010 بوو فکرکەم یا 2019 بوو لە ستۆکۆڵمێ کۆبوونەوەی چێ بوو کۆنگرێنەتەوەی کوردستان کۆبوونەوەی چێ کرد بۆ هەموو پارتی ڕۆژهەڵات لەسەرەوە هەندێک پارتی ڕۆژهەڵات نەخواستن بەشداری و کۆبوونەوە بکەن پڕخراپ هەواڵی مێش هەواڵان وی هەم پەکەکەەوە هەم هەواڵانی پژاگ و هەم ڕێخستنی هەواڵان لە ڕۆژهەڵاتی کوردستان چالاکی خۆ دەکەن و دەخوازن وی سیستەم نەمێنێ و ڕژێمی ئێرانیش دەیانگرێ و هەواڵان لە سێدارە دەدا چەندین هەواڵی مە هەبوو ڕامینە حەسەن پەناهی هەبوو وی هەواڵی دی هەبوو هەر ئەوەش نا وی ماوەیەکی کە لەمەوە پێش هەواڵێک هەبوو خوێندنێک کوردی دەخواست ژن بوو خاص خوێندنێک کوردی بخوێنێ لە شوێنەکانە بە زارو بە خۆبەخش ینی خۆبەخش پارە نەگرێ بەس زمانی دایک بڵێتەوە یا حکوومەتی ئێران گرتی 5 ساڵ حکمی ویدا ئیستایش لە پرۆگرامان تی ئینشەڵا پێشە ڕۆژ دەتی لە یەک بۆ حەلەب پرۆگرامێک خاص بکەین و ئەخوازم بە تو لە گیرەیش پیشم ئینشەڵا هەفتە پێشیە ڕۆژێت ناشۆغڵێ ئەزێتە بینم برا پرۆگرامە خوچێکێ دەخوازە پرۆگرام چێکێ تژی هێزی ئەندامێ کەنەکەی و ئەندامێتانی تیوی هیچی گەلێک پاس دەکەم ڕۆژە داویدە پەی بێ داویدە دخوازە ژمارە چ بێژێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤزیۆنی تۆ بەڕاستی کێ تۆ پڕگرانە و وەکو کوردانە لە هەموو شوێنێک تۆ زمانی کرمانجی ئەزیش حەز دەکەم وەکو زمانی سۆرانی هەر لە تەلەڤزیۆنە خزمەت بکەم و خەڵکی بە باشووری ژاخافتن لە سەروان بکەین لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا و هەواڵی مەژ هەیە لە ئەوروپا هەیە لە کەنەدا هەیە لە ڕۆسیا هەیە ئەوی هەموو هەواڵ بن لە ناوی تەلەڤزیۆن لەسەر ڕەوشی کورد و لە ڕۆسەر وی دەربەدەری و ئاوارەی و زەحمەت کێشانی هەموو کورد مەباز بکەن نقاش بکەین تا ڕۆژێ بێ مەژۆک وەکو هەموو کوردستانی ئاڵای خۆ هەبێ و کوردستانی هەموو ببینین و ئازاد بینتایە و کوردستانێکی سەربەجوان سەربەخۆ بۆ هەموو کوردستان ببینین و هیواداریشن وی ئەرکی لەسەر ڕۆژە ئاوا هەیە وی ئەرگ لاچێ و ڕژەمی تورکیا وی ڕژێم نەمێنێ ڕژێمی ئێران نەمێنێ بە تایبەتی وی دوو ڕژێم پڕ ڕژێ من لەسەر گەلی کوردوان دەخوازن گەلی کورد نەمێن و بەرنامەی داهاتوو حتمەن لەسەر حەلەبچە مەقسە دەکەن 34 ساڵی یادی حەلەبچە و حەلەبچە بەرێ چۆن بوو مێژووی حەلەبچە و کیمیایی چۆن بوو و ئێستا حەلەبچە چۆنە لەسەر وە قسە دەکەن گەلێک تەماشوانێژە گەلێک ئەم کە خۆش بوون هێدی ئەوێ هەر هەفتە بەلکی ئەم ڕۆژی بنەڕن کیژان ڕۆژی کەک زەکی ئەوێ زەکی حەورامانی ئەوێ بمەرە بێ ئەمێ خو بگینن ئەوروپا باشوورێ کوردستان ڕۆژناوین لە دنێ لە کولەرێ کورد و کوردستانی هەیە ئەم باوەرن ئەمێ لورا بن ئەز ڤیاش بێژن ji بۆ تەلەڤیزیۆنامە ئەم کوردن کوردستانینێ هەر کەس کانە دیتنێ خۆ بێژێ هەر کەس کانە ڕەخنێ خۆ بێژێ لێ کەس ناو تەلەڤیزیۆنێ مەدە نکانە ji partîkî rêxistina Kurd de xebera bide û heqaretê bike tiştê wa bike em jê hez bikin hez nekin em bi wan bawer bin bawer nebin giş ji bo Kurdistanê şehîd dane ne ji bo hizba ne ji bo rêxistina lê ji bo gelê Kurdistanê ew dayîkekê zarokê wan şehîd bûne ji bo hurmeta wan jî em nikan ew bikin
هینک بینم بیرا خو به وقتا مسئله کرد دبه همو پارتی ترکیه دبن یک همو حزب ایران دبن یک همو حزب عراق دبن یک لی خلیل سر ما کرد و حزب من ابن ام چما نکانن ببن یک یعنی اف تلویزیون جبو یکتیا کردایی جبو یکتیا دنیایی جبو براتیه جبو آشتیه لی تجاری لأوكرانيا ظلم دبسه ام بقل أوكرانيانا ام نبي اقتدار أوكرانيا ام بنا امبرياليستي روسيانا نا ام امبرياليستي أمريكانا ام بقلانا چونك ام بحزار سال 100 سال ام بدنستن ام جبو بندستيا خو جبو سرخبونه خو ام برخوددن ام تکوشینه دکن به هزاران شروان ما گنج ما خورت ما کچ ما نبونه بوگ نبونه زاوا شهید بونه به هزار دایک دلی وان خون دگری جبو ویجی حق ما تونهی که ام لهف حقارتی بکن اور ام هفدن نبن ام و ناس ناکن ام گشکان ناس تکن ام سلاف و ریز خوش هر کسی را دکن از باورم از روکی اول قدا پیجی ینا کیجی و حزب دناشی تکلی پروگرام ما ببین از او تام بهره لباشور کردستان سر یکتیا کردستان به واه حوالانا را ام بپیون بلکی ام نکانن ام نه سروک و ریبر کردان لی ام بلکی چاره سرک سروکک ما ریبرک ما چاره سرک د پروگرام ما ده ببینن سروی تکوشره خو پیش ده ببین و هرن ریا سرکفتنه هرن جبو یکتیه گلک و سلام و ریز دکم حوال زکی گلک سپاس ببینه دما خوشته سپاس شو شاد سلاو ریز شب باش